بازاڕەکانی کەرکووکە حکوومەتی خۆ جێی پارێزگاکە هیچ جۆرە چاودێریکی لەسەر بازار نییە. نەبوونی چاودێری لەسەر بازار گلەی گوازاندەی هاوڵاتیانە. هاوڵاتیانی کەرکووک لە نەبوونی چاودێری لەسەر بازار نیگەرانن. حقت ئەم فەوزایی کە لە بازاڕێ بەرهایبەتی قەڵەبارەقی لە شەقامەکانە زۆر بێزارمانی کردووە. بۆ نمونەگە ئێستا سارێکی فریاکەوتن بێ بە نیو سعات زیاتر دەگاتە شوێنی گشتێک بۆ خۆشخانە بتوانین ناتوانێت ئەو کەسەی کە پێویستی بە چارەسەر بگات. ئەمەش بەوەی نەبوونی سیستەمە لە شارەکەدا بە تایبەت ئیداری شارەکە کە ئێستا ئیدارەیەکی خۆبەڕێکەر، یعنی هەرکەس بەکەی خۆی ئیشی تێدا دەکات، ئەوەی بێ بە خۆی ئیدارێکی ئەم شارەکان. چاودێری لەسەر کەرکووکان نییە، چاودێری لەسەر نرخەکان نییە، چاودێری لەسەر جۆری ئەو ئامێر و شتانەی کە دێتە ناو بازارەوە ئەو شتانە و بە تایبەت من پێتەڵم جۆری دەرمان بڕۆ ناو دەرمانەکان بگەڕێ، بڕۆ ناو دکتۆرەکان بگەڕێ، بزانێت چی ئیتفاقاتێک لەبین دکتۆرەکان و سەیدەلەکانە هەیە لەوانە شایستە پێیان خۆش بێ، بەڵام ئەوە واقعەکە و ئەوە ڕاستیەکە کە من ئێخەمە بڕوە و فەوزایە ئەوە زبڵ و خاڵ و خاشاک بخێرە ئەولاوە. بازاریش زۆر ماڵوێرانیە، نە ڕقابە سەحیەیە، نە ڕقابە مالیە هەیە، نە ڕقابە اقتصادی هەیە. گۆشت دەبان عاربانە فرۆشی ماس و مردارە بۆ فرۆشن، هەرچی شتی خراپە لەم شارە کەرکووکە ئەفرۆشن. ئیترێم وەکو هاوڵاتی کەرکووک داوا لایەنە بەرپرسەکانەکەین حەلێکی ئەم مۆزوعەمان بۆ بکەن. بەڕێوەبەری شارەوانی کەرکووکە خۆیان کۆمەڵە کێشەی چەقبەستویان لەگەڵ حکوومەتی عێراقدا هەیە. وەگەو دەڵێ نەبوونی چاودێری لەسەر بازار کارە ساتە. زۆر کەس هەیە زیادە ڕۆی کرد لەسەر شۆستەکان بە شێوەیەک شارەکان ینی زۆر ناشرین کردووە و بەداخەوە ئێمە زۆر جا بۆ نمونە لە جێگایەک سێرەکەی هەموو کەڵکی کردووە، خەڵک مێزوشتی داناوە وەکو ئەلوەیەکی بچووکی لێ کردووە بەکەیف خۆی پاشماوەکەشی ئێڵێتەوە لەو ناوە هەمووی فڕەدێ کە ئیجراعات وەرەگیریە هەڵسن مزاهراکەنە لێ وەڵا ڕزقی خەڵکە بڕین، کاکێمە ڕزق خەڵک نابڕین، بەڵام بەو شێوەی شار ناکرێمە شارە، یعنی تۆ ئەبێ بە شێوەیەکی نظامی لەسەر جادەیەک لەم سەر بۆ ئەوسەر یەکی 3 مەتر دەرچوو، یەکی 3.5 5 مەتر هەمووی بۆ ئەوەی ڕووی بەرامبەرەکەی لێ دەرچێ و خەڵک بیبینێ، بەڵام تۆ بێ بزانی ئەوە کێشەی هاتو چۆ سیارە دروستەکە، ینی حەوادیس دروست دەبێ. لە نێوان ئاساییبوونی ڕەوشی شەقامی کۆماری و شڵەژانی بازاڕەکانی دیکەی کەرکووک هاوڵاتیان دەپرسن ئەگەر کەرکووکی دارێکی کارایی هەبوایە لە ڕێخستنەوەی بازاڕەکانی ڕەنگی دەدایەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.